لەسەر ئەم بابەتە دەوەستین قسە دەکەین کاریگەریەکانی زیرەکی دەستکرد لەسەر کەرتی پەروەردە و فێرکردن. میوانێکمان لەگەڵ دەبێ بەڕێز ئەندام عومەر ئەندازیاری لە زیرەکی دەستکرد و ماستەر لە ئایتی. کاگەندام زۆر بەخێر بێ. زۆر سپاس بێ. خۆشحاڵیم بەم بەیانی لەگەڵمانی بابەتەکەشت بابەتەکی هەستیارە، ینی بەتایبەت ئێستا من جی لە زۆر حەز دەکە لەسەم بابەتانە بە تەرکی زۆر جێ بگرێ، زانیاری زیاتر وەربگرێ. بەخێر بێ. ئێستا ئەمە دەتوانین بڵێن ئەمە مەترسیە یان ئەمە یارمەتی دەرە؟ سوپاسان دەکەم. پێش وەڵامی و پرسیارە دەمەوەکەوەی کە زانم شتان ئاماژەتان پێ بدا کە ژیری دەستکرد چییە. حەز دەکەم پێناسەکی زۆر سادەی لۆ بکەم. ژیری دەستکرد هەمان ئەو کارانە دەکات کە مرۆڤ پێی دەستپێرێ، بەڵام بە زمانێکی تر، بەواتایشتر ئەو کارانەی کە پێویستی بە بیرکردنەوە هەیە، ئەو کارانەی کە پێویستە مرۆڤێکی زیرەک، مرۆڤی ئاساییە ئەنجامی بدات، لە ڕێگەی پرۆگرامەکانی کۆمپیوتەرەوە ئەو کارانە ئەنجام دەدات. یەک بۆچوونی هەڵە هەیە کە هەمیشەوە باز دەکرێت، دەڵێ هەمیشە مرۆڤ لە کۆمپیوتەر زیرەکترە، بەڵام چ مرۆڤێک ئێمە باسی ملیۆنێک لە دانەیەک وەربگرین ئەو نابێتە قیاس. نەخێر ئەو پرۆگرامانێک کە ئێستا لە ژیری دەستکرد ئیش پێ دەکرێن بەقەد ملیۆن و 100 ملیۆن مرۆڤ زیرەکترە. یعنی دایم ئەو هەڵە لێ تێگەیشتن هەیە لە ژیری دەستکرد کە باز دەکرێت کۆمپیوتەر زیرەکترە یان مرۆڤ زیرەکترە. خۆی لە ئەسڵدا تەواو مرۆڤ زیرەکترە، بەڵام ئەو مرۆڤانێک کە ئەو پرۆگرامە دەکەن لە 100 ملیۆن خەڵکی ئاسایی زیرەکترن. بۆی لە کورتترین پێناسەدا دەتوانین بڵین ژیری دەستکرد بریتیا لە چارەسەرکردنی ئەو کێشانەی کە پێشتر لایەن مرۆڤەوە بۆی پێشنیار کراوە. ئێستا ئەو گرفتت بۆ چارەسەر دەکات، یاخود بڵێن ئەو پرۆسیسەی کە مرۆڤێکی زیرەک کە پێیدا دەڕوات ئێستا لە ڕێگەی کۆمپیوتەر دەتوانێت کارەکانی ئەنجام بدات. بۆیە من حەز دەکەم هەمیشەوە بڵێم کە بالفعل مرۆڤ لە کۆمپیوتەر زیرەکترە، بەڵام چ مرۆڤێک ئەو مرۆڤێکە دروستی کرد، ئەو مرۆڤانەی کە دروستی دەکەن و پرۆگرامی دەکەن و پەری پێدەدەن. ئەگەنە بۆ کەسانی ئاسایی کە بەکارهێنەری ئاساین ژیری دەستکرد بەقەد 100 ملیۆن و بەقەد ملیار خەڵک زیرەکترە. ناکرێتەوە بڵین لە زیرەکترە کە نەتوانێت بەکاریشی بێنێ، لە زۆرش زیرەکترە. یعنی ئەمە ناکرێت مەقیاس بکەین کە کەسێک کە پرۆگرامەر یا خۆت کۆدنووسی ژیری دەستکرد مەسەن گرفتێک کە لە ڕێی کۆمپیوتەرەوە چارەی دەکات، هێشتا بڵین ئەوە بەکارهێنەرەکە لەو زیرەکترە نەخێرشتی وانە. بەڵام مادەم مرۆڤێک هەیە لەو زیرەکترە کەواتە مرۆڤ زیرەکترە. مرۆڤ زیرەکترەوە لەگە هیچ دانیە، بەڵام چ مرۆڤێک. یعنی دایم ئەمە دڵمان بۆی خۆشە مەسەلەن کە کاتێک پرۆگرامێکی نوێ کاتێک ئیبداعێکی نوێ دەکرێت لە بواری تەکنۆلۆژیا دەڵێن دەی ئەوە مرۆڤ دروست کردووە، ئەوکەی مرۆڤ دروست کردووە، بەڵام نابێ ئەوە بکەینە قیاسکە ملیۆنان کەسەیە بەکاردێن. باشە مامۆستاندام ئێستا باوترین یاخود بڵین پێشکەوتوترین یاخود بڵین ئەو زیرەکیانە ئەو زیرەکە دەستکردانە کامانن کە لەوانەیە ئێمە هێشتا هەنێکیان نەتوانین بەکاربێنین. پرسیارەکەت فرەلایەنەیە وەکو جەنابش ئاماژت پێدا کە پێشی کە لە ساڵی 1965 ژیری دەستکردەیە، بەڵام هێواش پەرەی پێدراوە. ئەوەی لەو چەند ساڵی دواییدا کراوە بە تایبەتی لەو چەند مدەی ئاخیری مەسەن دەتوان بڵێم 3 مانگ 4 مانگ کە زۆر دەنگدانەوەی لێبڵاو بۆ لە سەرانسەری جیهان ئەو بووای کرد کە خەڵک تێگەیشتنی بۆ ژیری دەستکرد بگۆڕێ. ئەو ببریت بوو لە چات GPT. چات GPT چ بوو؟ ئەوەی کە تۆ بە خەیاڵت دادێ، ئەوەی کە تۆ دەتوێت پرسیاری لێ دەکەی ڕاستەخۆ وەڵامت دەداتەوە. تەنانەت لەوانێت جەنابتان ئاگادار بن کە لە ماوەی پێشتردا مەسەلەن لە بواری گرافیک دیزاین، لە بواری نووسین، لە بواری ڕاپۆرتا، لە بواری سیمینارات گەیشتە ئاستێک کەوەیە تو بتوانانی هیچ لەمە دوا هیچ مادی بووی نەبێ. ئەو شتێکە لە خەیاڵتدایە، ئەو شتێکە لە مێشکتدایە، ئەو شتێککە دەتەوێت لە داهاتوو بزانی چ ڕوو دەدات لە ڕێی کۆمپیوتەرەوە وەڵامەکە دووەردەگری کە لە چەند چرکەیەک زیاتر تێناپەڕێ. چات GPT نوێترین تەکنەلۆژیای AI بوو بۆ خەڵکی عام، بۆ خەڵکی گشتی. ئەگەرنا لە ڕاستیدا مەسەلەن لە بوارەکانی ڕۆبۆتیک، لە بوارەکانی مەشین لێرنینگ، لە زۆر باریکە تەکنەلۆژیای ژیری دەستکرد زۆر پێشکەوتووە. بەڵام چات GPT لەبەرەوەی شتێکی عام بوو، مایکرۆسۆفت هاتە نا ئەو بابەتە، گوگڵ هاتە نا ئەو بابەتە، ئەو بدەنگدانەوەیکی زۆری لێکەوتەوە لە سەرانسەری جیهان. توان بڵێم وەکو نوێترین تەکنەلۆژیای زیرەکی دەستکرد ئێستا هەژمار کراوە. باشە، سەرەتای پرسیارێکم کرد، گوتم ئەم پێشکەوتنە مەترسی لەسەر مرۆڤ دروست دەکە یان یارمەتی مرۆڤ دەدات؟ لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوودا زۆرترین سێرچکە لە عالەمیان ئەنجام دراوە لەسەر جێفری هینتن بوو کە بە باوکی ڕۆحی زیرەکی دەستکرد ناسراوە، باوکی ڕۆحی زیرەکی دەستکرد کە لە کۆمپانیای گۆگڵ کاری دەکرد ئیستقالەیدا. کێکە لەو کەسانەی کە ژیری دەستکردی پەرە پێدا بۆ ئاستە بەرزە. ئەوش تەنها لە 3 خاڵ کە دەڵێ لە داهاتوودا ژیانی مرۆڤ دەکەوێتە مەترسیەوە. ژیانی مرۆڤ دەکەوێتە مەترسیەوە.
هەر لە زمانی ئیستقالەکەی دەڵێ بەڵام دڵم بەیەکشت خۆشە گەمنیش ئەوی دام نەکردبە خەڵکەشکەی بداعی دەکرد 2 ساڵ 3 ساڵ لەمەوبەر ڕۆبۆتەکانی فەیسبوک بە زمانە قسەیان کردووە کە پرۆگرام نووسەکانی شتێ نەگەیشتونە بۆ لەبەر ژیری دەستکرد توانای فێربوونی بەردەوامی هەیە توانای فێربوونی بەردەوامی بەخۆی دەتوانێت ڕاستە لە مرۆڤ بۆ کۆنتترۆل دەکرێت بەڵام کۆمەڵک فیلمی خەیاڵی زانستیمان هەیە کە پێشتر وەکو ترانسفێرم و ئەوانە کە ئەنجام درراوە باز لەو دەکات کە داهاتوی مرۆڤ دەکەوێتە دەست ڕۆبۆتەکانەوە لەوانەیە ئێمە ئێستا باز دەکەین ئەوە خەیاڵ بێ بەڵام بە دووریشی نابینین چکە ئەو پرۆگرامانە ژیری دەستکرد ئەوەندە زیرەکە کۆمپیوتەرەکان ئەوەندە زیرەکن کە پرۆگرام نووس کراوە توانێت فێربوونی شتی نوێی هەیە ئۆکەی ڕۆبۆت ناتوانێت بیر بکاتەوە کۆمپیوتەر ناتوانێت بیر بکاتەوە ئەوە شتێکە کۆتایی پێ هاتووە بەڵام دەتوانێت خۆی شتی نوێ ئیبداع بکە کە شتی نوێ ئیبداع بکە ئەوەیە ترسەکە لەوەیە کە لە داهاتوودا ئەگە باز لە دەسەڵاتگرتنە دەست و ئەوانە بکەین لە داهاتوودا ئەو ڕۆبۆتانە مەسەلەن کەشتی نوێ فێر دەبن لە دەسەڵاتی خاوەنەکانیان دەربچن ئەو یەک لەو مەترسیانەیە کە لە داهاتوودا دکتۆر خەریکە ماترسێ من لە سەرتاوتم مەترسم لەو شتانە بەڵام ینی ڕێیتە چێ بۆ نمونە لە سەردەمێک پێش ئێمە ئەگەر بیرێ بکەینەوە یان مێژووی بە تەمەنەکان دا پیرەمان با پیرەمان سەردەمی ئەوان تەنانەت تەلەفۆن نەبووە بەڵام ئێستا ئێمە ئامێری زۆر زیرەکمان پێەیە چەند ساڵ ڕاستە دوای ئێمە نەوەی دوای ئێمە چاوەڕێی چی ئەکرێت ینی ئەکرێت بۆ نمونە من و تۆ دانیشتوین بەیەکەوە تۆ بزانین بیر لە چیەکەمەوە ئەمە زۆر زۆر مەترسی هێوە نیە نەوەی دوای ئێمە نا ینی ئەگەر ئەوەی ئێستا حالیان کە هەیە ئێستا کە زۆرێک لە وڵاتان دانێ و ڕێگری لەو پەرستانەی بکەن ئەمە باسی ئێستا دەکەین ناگاتنەوەی دەوەمان ئێستا بە پێی توێژنەکان تا ساڵی 2040 145 مرۆڤایەتی کارەکانی لە دەست دەدات 145 ڕاستە لە هەلی کار کەمە بێتەوە زەنابتان دیت تەنێک لەوانەیە کە لەوانەیە تەسی لە سەیوەهابی پێشکەشکارەکان مەسنەوە دەبین کە پێشکەشکاری AI هەیە هەواڵەکان پێشکەش دەکات نەبرسی دەبینە تێنی دەبینە تاخیر دەبینە غەڵەت دەکات نەموچەی دەوێ یعنی وەکو باقی ئیشەکانی تریش یەک لە شتانەیە کە مەسەلەن بە فەیک دروست کرابووانە ئەوەی فەیکەکە دروست کراوە زە خۆیمە پرسیارەکە لەوەی ئەو هەموو شتە هەیە بۆ دەچم شتێکی دووبارە دەینەوە بە فەیک شتێکی زۆر بەسیتە لۆ ناسم دانەیەشتر دروست بکەم و دانێکی فێک ئبداعەکە کراوە بەڕاستیەکەی هەروای لە هاتوو هەر پەیجێک لە فەیسبوک سەیرم دەکە دەگوت سڵاو من فڵانم کوڕە دانیشە بابە شتێکی سەیرترم بینی جیالەوەی کەناڵ ئێستا کۆمپانی عقارە دوێنێت چەند کۆمپانیایەکە ڕێکلامی پرۆژەکانیان بای ئای کردووە یعنی من نتوانست ئەوە نەبوو ینی ئەوە فەوەی جەنابەت کە فەرمووت ئەوەی ئێستاەک لەوانی کە باز دەکەی کە دەڵێت لە مێشک ئیش بکەن نیوڕاڵ ئێلیان ماسک یەک لەو کەسانی کە یەک لەو پرۆژانەی هەیە هەرچەندە ئەویش ینی سەرمەشق و سەرکاری پەرەپێدانی تەکنۆلۆژیای زیرەکی دەستکردە دەڵێ وا بکەین لە داهاتوودا یەک کەس لێک کاتە وەکوونم دەتوانێت نەتزار بێ دەتوانێت حەداد بێ دەتوانێت دکتۆر بێ دەتوانێت مهندیس بێ دەتوانێت پێشکەشکار بێ دەتوانێت فیتەر بێ هەموو شتێک بێ لە ڕێکەوە لە ڕێکی پێکی بچووکەوە کە بیخاتە هەموو عیلمانێکە هەیە بیخاتە ناو چی پێ و لە مێشەوە کەسە بیچەسپێنی ئەو کاتە تۆ پێویستت بەوەی نییە مەسەلەن هەموو ئەوەی زیرەکترین مهندیسی دنیا چ دەزانێ لەڕێ ئەو چی بۆ پرۆگرام کراوە باش بابەتەکە زۆر بەڕاستی ینی ئەم بخۆم وەکو پێشکەشکار ناوەکو بینەر حەز دەکەم یان زیاتر لەسەر بزانم بەڵام با تۆزێک ئەرێنی تر بین باشە لەیان ئەرینەکەی ئەم دەبینم بەداوامی چەند سوودی لێوەر بگرین بۆ پەروەردە و فێرکردن بۆ پەروەردە و فێرکردن خۆی تەکنۆلۆژیای زیری دەستکرد سین لە بابەتی پەروەردە و فێرکردنی کە لە وڵاتانێک کە سەرمەشقە باشە سەرمەشقە لە چ لە بواری پەروەردە و فێرکردن مەسەن ئەو قوتابیانە حەزیان بە چ هەیە چی دەکەن حەزیان بە چ زۆرە دەرسێک هەیە بە چ شێوەیەک بێ بە نووسین بێ بە دەنگ بێ بە ڤیدیۆ بێ لە ناو پۆل بێ لە دەرەوەی پۆل بێ ئەنگە باسی گژیری ئام بکەین کە وەکو حکوومەت بەڵام ئەوەی تەوەرەی کە جەناب باز کرد وەکو تاک ئەوەی ئێستا کە شتێکی زۆر زۆر ئاسانە ئەمە هەموو زانکۆمان تەواو کرد دەستمان بۆ شتانە نەگەیشت ئێستا قوتابیە کە ئەوەی بە خەیاڵی دادێ لەسەر دەرسەکەی لەسەر سیمینارەکەی تەنانەت ئێستا ئیبداعاتی زۆر کرا بە $2 $3 پاوەرپۆینتەکەش بۆ حاضر دەکەم حاضرەکەش بۆ حاضر دەکات دەڵێ ئەوەندە سلای دەبێ ئەو بابەتەکە بێ بۆم حاضر بکە یعنی بەوە کەتی پەروەردە زۆر گۆڕانکاری بەسەردادێ بۆ منە مامۆستایەک لەمە دووە کویزەکی دەدا ئیمتحانش دەدا یان پرسیارێک دەدا تو هەموو یان نەدەتوانی یان نەدەزانی چۆن سێرشکەی لە گۆگڵ بۆی ئەو سیمینارە حاضر بکەیت بۆی ئەم پرۆپۆزەڵە حاضر بکەیت ئێستا لە خلالی 3 چرکە 4 چرکە باشە ئەمە بیرکردنەوە و هۆشمەندی مرۆڤ سنووردار ناکە ئەجا ئەوە یەک لە شتەکانە مەسەلەن دوولایەنەیە کەسانی تەمبەڵتر دەکا
کەسانی عاقڵتر دەکە بۆ کەسانی تەمبەڵ هەر ئەوەی کە دەیویشتی ئامادەکرای دەستکەوی بەڵام نازانێت سێرچەکەی بکە ناتوانێت بە دوای دابگەڕێ بۆیە بە خلالی 4 چرکە 5 چرکە ئەو راپۆرتی کە مەبەستێتی بەدەستی دەهێنێ ئەوە کاریگەری کە دەڵێن کاریگەری لەسەر کەرتی پەروەردە بێ ئەوەی کاریگەریەکەی ئایا کاریگەریەکەی بەلایانی ئیجابیان بەلایانی سلبیە دەگەر تۆ سەرخودی بەکارهێنەرەکە کەسێک مەسەلەن خۆی لە ڕاستیدا کەسەکە بەتوانایە بە پێش ئیبداعاتی ئەیئاش ئەو ئیشەکانی خۆی هەر کردووە بەڵام ئێستا کاتی بۆ گەڕاوەتەوە جوهدی بۆ گەڕاوەتەوە ماندیبوونی بۆ گەڕاوەتەوە کۆستی بۆ گەڕاوەتەوە ینی وا تا تێچی بۆ گەڕاوەتەوە لە خلال چەند چرکەیەک راپۆرتەکە بەدەستدێنی بەڵام کەسی تر کە خۆی تەمبەڵە ئاسانکاری بۆ کردووە ئێستا ئەی تەمبەڵتری دەکە واتە لە کەرتی پەروەردە دەگەێت تۆ سەر بەکارهێنەرەکە ئایا ئەو کەس عاقڵتری دەکە یان هەر تەمبەڵ و تەمبەڵتری دەکە بەڵام بە شێوەیەکی گشتی کاریگەری زۆر زیاتری دەبێت لەبەرەوەی بۆ نمونە لە ڕاضیەت بیرکاری لە بابەتە عیلمیەکان بڵێ و نەڵێ زۆربەی مەزدەڕەکان زۆربەی سۆرسەکان کە ئەمە راپۆرتی لێ حاضر دەکەین بە پارەیە وازحە ئیمەش ینی ئەو خۆشیاریەمان هێشتا ماوە تەڵەبەی زانکۆتای ئێستا ناتوانانی مەسەلەن ماستەرکاردی بەکاربینی ناتوانانی فیزەکارتی بەکاربینی ناتوانانی شت لە ئۆنلاین بکڕێ بفرۆشێ شتێکی وە بەڵام ئێستا لە ڕێی چاتجیپیتیەوە هەموو ئەو شتانەی بە ئاسانیەتە بندەستی بگومان کاریگەری دەبی ڕۆژەی ئێمە لەکوێی ئەم پێشکەوتنانە داین لە کوردستان پرسیارەش قورسە نەک مەبەستم لەوەی کە ئێمە دروستکار بین دەزانم بەکارهێنەر ینی ئەمە لە سەرەتاینە یان دەمەوێدان بۆی دابنین ئەمە لە سەرەتاینە تەنان لە سەرەتای بەکارهێنانی لە سەرەتای بەکارهێنانی لە سەرەتای دروستکردن بەخۆشحاڵیەوە هەوڵی تاکە کەسی هەیە وەکو گەنج هەوڵی تاک کەسی هەیە هەوڵی کۆمپانیا هەیە بەڵام لە ئاستێکی بچووک لە ئاستێکی بچووک لە ئاستی گەورەنە وەکو بەکارهێنەریش سەراحەتەن ئەمە لە بەکارهێنەری زۆر سەرەتاین یەک لە بەکارهێنەرەکانش کە من بەردەوام لە زۆربەی بەرنامەکان ئاماژەم پێکردیە خۆی ئەمە ئەگە بە یاسا ئەوەش کۆنتترۆل نەکرێ هاوشەوەی سوشال میدیا و هاشەوەی تۆڕە کۆمەڵاتیەکان کارەساتێکی زۆر گەورە دەخڵقێنێ لە داهاتوێکی نزیکدا بۆچی ئەمە یەک لە شتە بچووکەکان کە باسکەین لە تەکنەلۆژیای زانیاری لە زیری دەستکرد بریتە لە دیپفەیک دیپفەیکەوەیە کە مەسەلەن شێوەی جەنابەت بە دەنجی جەنابەت دەینم بە شێش تەزویر هەمان ئەو کارانەی پێ دەکەم هێشتا ئەمە یەک تۆز نوێ هێشتا ئەوە بڵاو نەبووەوە بەڵام تاکیدم لە ماوەی مانگێک دوو مانجکەوش دێتە ناو بابەت هەر ئەوەی کە ئێستا دەبینین بێژەرێکیان هیناوە لە 20 شوێن عەرزیان کردوتەوە بە نەزانی ئەو لە ئاسی سەرەتایە هەفتە چکە مانگەشکە دوو مانجکە کە خەڵک یەک تۆزکە زیاتر فێر دەبی لە بەکارهێنانەکەی کارەسات دەخڵقێنی بە تایبەتی لە کوردستان کە یاسای بەکارهێنانی ئامێرە پەیوەندیەکان و موبایل ئەتاوەکو ئێستا لە ئاسی سەرەتایە باشەکەواتە پرۆژە و پلانی کەسانی وەکو بەڕێستان چییە بۆ هۆشیارکردنەوەی کۆمەڵگە وەنەوەی ئێستا بۆ بەکارهێنانی و هەم بۆ تێڕوانین و یاخود بڵێن تێگەیشتن لەو بابەتانە هاژەخان بە نسبەت ئەوەی کە پلانس دەبی بۆ داهاتوو ینی بۆ هۆشیاری تاک ئەمدایم ئاماژم بێ خاڵدا و خاڵ یەکەمەوەیە یاسا لە شوێنی خۆی یاسا لە شوێنی خۆی کە بە یاسا کۆمەڵک شتەیە پێشوەختە کاری لەسەر بکرێت ئێستا ئیمارات یەکەم وڵاتە لە شەرق الئەوسەط لەو دووەلی عەرەبی کە هەروەزیرە چێ بەناوی وەزیری ژیری دەست کرد هەروەزیری هەیە عومەر کە تەمەنی 28 ساڵە وەزیرە تایبەت بە ژیری دەست کرد وازحە یاسا لە شوێنی خۆی ئەوە لە یاسا گرنگترە هۆشیاری تاکە جگە لە هۆشیاری تاک نەک لە کوردستان لە هەموو جیهان ناتوانانی ڕێگری لەو بابەتانە بکەی هۆشیاری تاچ ئەرکی جەنابتانە ئەرکی کەناڵەکانی ڕاگەیان ئەرچی کەسانی پسپۆڕیکە پسپۆڕە کە قسە لە سەو بابەتە بکە ئەگەر خێزان بالفعل چکە ئەگەر هۆشیاری تاک نەکرێ ئەمە دیتمان ساڵانی ڕابردوو 2004 و 500 کەس لە سەرێک و کە زەڕەسی مۆبایل کوژراوە کە ئێستا فکر دەکەیەوە شتێکی زۆر بێتام و شتێکی زۆر یعنی نرخینە بۆ ئەو بابەتە تاکید بە لە تەکنەلۆژیای زانیاری بەشی زیرەکی دەست کرد هەمانە گرفتانەش دێتە پێش تێڕوانی منش لۆ داهاتوو وەکتوەندە دووربیر ناکەم و بڵێم نەوەمان ئەمن هەر چەند ساڵێکیکەیە بۆ قسانەی تۆ فیلمی ئەنیمەیشنی واڵ ئین بیرەکەوێتەوە کە تەکنەلۆژیا یاخود زیرەکی ئەوەندە پەرەی سندووە لە کەوکەبێکی ترەژین دواتر ئەوەندە قەڵەو بوون کە ناتوانن بەسیترین شتەکانی خۆیان تەنها بە دوگمەیە کۆمەکە لەوانەیە خەیاڵی زۆربەیە مام و بێتی لە مناڵی ئەمانوت
وەزگە ئاو پەنجەبنی بە شتێکا بۆی خواردنەکە بێتە بەردەمە ئێستا ئێستا ئێستاگەر ئەوەندە بچووکتری بکەین ئێستا لە ڕێ بەرنامەکانی گیان و خواردن ناتە بەردەم هەر لە ماڵ خۆ دانیشتووی بگومان ئەم قسەی هاژە بکەمە پرسیار بەڕاستی ینی ئێستا دەبینین لە هۆلیوود زۆر کار لەسەر ئەم بابەتانە دەکەن مەسەلەن ئایا ئەمە دەیانوێت پێشوەختە شتێک تەلمیحێک بدەن بە خەڵک زۆر شۆک نەبی ینی بۆی زۆر شۆک نەبی یان هەندێک بە هەندێک بابەت هەیە کە فیلمی لەسەر دەکەن بەڕاستی بە هیچ شێوێک مرۆڤ بیری لێ ناکات هەر زۆر سەری چۆن شتی وا دەبێت ئەمە یەکشتی نمونەی ئاسان بۆ بێنمەوە هەممان کارتۆنی عەدنان و لینامان بینیوە ئەو کاتی دکتۆر ڕامی لە ناو کۆشکەکە کە وزەی خۆر دەدۆزێتەوە لینا بەناو باوشی کەسەکەیدا دەڕوا دەودی دێتەوە دەرێ ئەو هۆلۆگرام بوو ساڵی 82 هۆلۆگرام ئەو کات تەنها خەیاڵەشی زانستی بوو فەرمێستا هۆلۆگرام لە کەناڵی ئەوە بەکاردێ چەندجار لەسەر تەلەڤیزیۆن لە شاشەکانتان هۆلۆگرامی بەکاردێن لە شوێنە گشتەکان لە یعنی ئەسڵەن ئێستا هۆلۆگرامی بچووکە بۆ خۆشی لە ماڵی خۆت بەکاری دێنی فەوانەی هۆلیوود هەمووی خەیاڵە زانستینە بەڵام ئەو خەیاڵە زانستیانە لەسەر بنەمایەکی واقعی فیلمەکان بەرهەم هێنراون لەوانەیە بۆ ئەمڕۆنا بۆ سبەینە بەڵام بۆ ساڵشتر ئەو خەیاڵە بیتە ڕاستی تۆ ئەوەندە دوور مەڕۆ یاری ئەلکترۆنیەکان بیرتە ینی لە سیگا و لە ئەتاری و ئەوانە یاریەکان چی بوون فەرمێستا PS5 کە فیفا هاتێ ئافۆن فیفا هاتێ کۆڵ ئۆف دیوتی هاتێ فلان 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 فەرقی بینی ئەو ڕسمانە لە واقع و لە ئەنا ئەتارەکەی فەرقێکی ئەو تۆی نییە ئەمەوەندە دوور ناڕۆمە کوواژەکان کە باس لەوە دەکەن نەوەکانی داهاتومان نا نەوەکانی داهاتومان نا هەرو چوان ساڵەیە کە بە ڕای زۆربەی زانایان ماکزیمەتە 2040 بۆ داناوە بۆ ئەم بابەتە یان 2040 دەگاتەوە قیمە یان ئەوە تەکە هەمووی بەلایەکدا دەڕوا یانەوە تەکنۆلۆژیا تا حدێک ستۆپی پێ دەکرێت کەواتە با لەستەوە خۆمان بگونجێین لەگەڵ دۆخەکەیە زۆر سپاس سپاس بۆ زانیاریان ڕانت هەڵبەت کاتی زیاتریەوەیە کە سوودمەند بین لەو هەک بە زۆرەی کە بەڕێستانەتانە سپاس بۆ ئێوە دەستان خۆش بی پێم خۆشێک ئەوەکێک لە کەناڵ سەرکەوتەکان ئەو بابەتان هەڵبژاردووە کە بابەتی ڕۆژە ینی ئەوەی جەنابیشتان کە بازەکەن هەمانە ئامادەکاریانەیە کە لە وڵاتانی کەش پێشکەش دەکرێت بۆ ناسانی ئەم بابەتە و بۆ ئامادەکاری بۆ داهێنانەکان نوێەکانی ئەم بابەتە لە داهاتوودا زۆر بەخێر